من سارة محمد كناسرة بمسارة 22 ساڵە و خەڵکی هەولێرم. مامۆستا ڕاهێنەری زمانی ئینگلیزیم ئەزمموی زیاتر لە 3 ساڵ کار کردم و هەروەها هەڵگری بڕۆنامەی دیپلۆم بە کۆنمرەی 99 یەکەم لەسەر ئاستی پەیمانگا و بەش و هەروەها خوێندکاری بەکالێرۆس و ئێستاش ئەلحەمدولیلا کە لە یەکەمەکانی زانکۆم. پلانی من لە بۆ داهاتوو ئەوەیە کە بتوانم پارە بە بزنسەکەم بدەم و زیاتر گەورە بکەم و هەروەها درێژە بە بواری ئەکادیمیەوە بڕۆنامەی بەرزتر بدەم. سارە ئەو کەسانەی کە وشەی ئینگلیزی زۆرە خەنە ناو قسەکانیانەوە بەڕای تۆ شتێکی کەشخەیە یان زیادە؟ دەربارەوەی کە ئەو کەسانەی کە وشەی ئینگلیزی زۆر بەکاردێن لە ناو قسەکردنەکانیاندا لە بۆ دوو حاڵەت دەگەڕێتەوە. یەکەمیان ئەوەی ئەو کەسە کە لە ناو زمانەکە نقم بۆ باشەوەی کە زۆر ئینگلیزی دەخێنیان زۆر لە ناو ئیشەکەیدایە ئەوە شتێکی تەبەعیە باشە لەوانەیە بەدەست خۆی نەبێتنیان منیش پێم ئاسایە چونکە تۆ کە زمانێک زۆر بەکارت هێنا ویستت فێربی ناچاری زۆر بەکاری بێنی کە زۆریش بەکارت هێنا ئەم شتە ئۆتۆماتیکیان ڕۆدا پێمان زۆر بەتەکیت وایە بەڵام هەندێک کەسیش هەیە حاڵەتی دووەمیانەوە زۆر کەسیش هەیە کە لە نمونە هەندێک گوشەی لە ناو قسەکردنی کوردەکەی بەکاردێنیتن ئەوەی لە پۆز ئەو شتانە بەس ئەوە شتێکی زیادەیە بەڕای من لەبەرەوەی ئەگەر کەسێک ئەوەی کە ئەوانی ئۆڤەرن کە زیاد لە حەد بەکاردین ئەو چەند وشەکە بۆڕکە زۆربیان دەتان بڵێم سێ بەشیان ئینگلیزیەکان باش نیە بەس لێکە خۆیان دەرکەن ئینگلیزیەکەمان باشە هەر لەبەرەوەی کە بەکاردێنن. باشە تۆ بە کۆنمرەی 99 لە پەیمانگا دەرچووی بەڕاستی تۆ لەو کەسانە بووی کە هەمیشە نەم خوێندووە و نمرەی بەرزیانێنەیان ڕازگۆ بووی؟ بەدڵنیایی و ڕازگۆ بوومە لەبەرەوەی لە ژیاندا هیچ شتێک بوونی نییە بە ناوی شانس هەمووی هەوڵ و ماندووبوونی خۆتە جا حتمەن ئەو سەرکەوتانێک کە منش بەدەستمینەیە هەمووی شەونخوونی و ماندووبوونی لەگەڵ بۆ. قەی ناکە بەڵام تۆ لەو جۆرانە بووی کە ئەتۆ نەم خوێندووە دوای نمرەی بەرزدێنە بەو بابەتە ئێمە و جۆرانەمان هەبوو لە پۆلی خۆمانە جا هیچیشی بەکەس ناوت زۆر ڕازیل بوو تۆ ڕافیقەکانتەوت ئەو حاڵەتانەش هەبووە لە نمونە جاریوا بکەن بەجددی نەبخیندیا و پێیانم گوتێکی هیچ شتێکم نەخیندێ لەبەرەوەی لەوانێ زروفەکەم هەبوو بیان نەخۆش ببووم و کە ڕۆشتم امتحانەکەش جوابمدا کە نمرەی تەواومینایە هەمیان ئاسهێریان کردی زەبێت بەس نەوەی کە ڕۆژانە ببیرم بۆیانەوەی کە ئەزمونم کردێ و بە مشکی خۆم نووسیتم شتەکە ڕاست دێتەوە پایگە ڕۆژانە خوێنی لە بێتەکیت تاقیکردنەوەکە باشێت ئەگەر ڕۆژانە ئەتۆ ینی مۆمارەسی ئەو شتانە بکە کە خیندێتت ینی دەتەمڵێن کاتێکی زۆر کەمتری دەوێتن لەوەی کە ئەتو لە کاتی امتحانەکە بخینی یان ئەسڵ هەر پێویست ناکە بیخینن. باسێکی بزنسەکەتم بۆ بکە وانەوتنەوە بە شێوەی ئۆنلاین زیاتر خوێندکارەکانە چ تەمەنێکن چۆنی ئەم پرۆسێسە بەڕێوە ئەبیت؟ سەبارەت بە کۆرساتەکانم سەبارەت بە فێربوونی زمانی ئینگلیزی بە جێرەی تەمەنەکە لە نێوان 3 ساڵی و 4 ساڵی خوێندکارمە بۆ تاوەکو تەمەنی 6 ساڵی ئیدی بۆ شێوە بە گروپ دەرسیان پێڵیتەوە یان بە تاکسان نسبەت کۆرساتەکانی من بە شێوازێکی گشتی باشە ئەگەر کۆرساتەکان ڕووبەڕوو بن ئەوان ئۆکەی عادی ئاسایی ئەگەر لە نمونە گروپاتیش بڵێمەوە بەڵام وەکو کۆرس ئۆنلاینەکانی خۆم ئەوانێکی خۆم بەڕێوەی دەبم هەمویان ئۆنلاین VIP. باشە زیرەکی دەستکرد چۆن کاریگەری لەسەر کاری تۆ کردووە وەکو بزنسەکەت؟ دەتانم بڵێم کە ئای لە ئێستادا هەموو تەمەنێک بەکاردێنی لە منداڵی گچکەوە باشە تاوەکو کەسانی زۆر گەورە مامۆستاکانی زانکۆش بە شازێکی گشتی زۆربیان بەکاردێنن بەڵام وەکو ئەویشێکی من کە بڵێم زەربەی لێدایە نازەربەی لێ نەدایە دەتوانم بڵێم کە زیاتر بەرەو پێشی بردەیە لەبەرەوەی یارمەتیدەرێکی زۆر باشن هەتە زۆر تۆ زیاتر سوودی لێ بێتەکیت لانی پۆزیتیڤەکەی زیاتر لە نێگەتیڤەکە ینی بەلایەن خۆم زۆر ئیستیفادەم لێ کردێ و پێشنیاریشی دەکەم لە بۆ کەسانی کە لە نمونە کەستی قسەیان لەگەڵ بکەن لێک کە پراکتیس ئینگلیزیەکان بکەن ئینگلیزیەکان ڕاهێنان پێ بکەن و بتوانن قسەی پێ بکەن ئیدی ئەو شتێکی زۆر باشە کە لەگەڵ ئەو ئایانە قسەی بکەن هەروەکۆیە کە کەسێک لە بەرامبەرتە یان کە مایکێکی دەکەیەوە قسەی لەگەڵ دەکەی ینی ئەکسەر جواب دەداتەوە بگرە شتێکی زۆر باشە. سارە ئەو ئینگلیزیانە چیە کە خەڵکی خۆمان بەغەڵەتی ئێڵێن تۆ بۆیان ڕاستەکەیتەوە زۆر جار؟ خۆی ئەو شتێکی زۆر ئاساییە لەبەرەوەی زمانی ئینگلیزی زمانی خۆمانیە زمانێکی بیانێن جا ئەو شتە تا حدێک ئاساییە بەڵام یەک لەوانەیە کە ڤیدیۆیەکم لە پێجێکی خۆمدا نابوو ئەوەیان تەوان زۆر ڕۆشتە ناو خەڵک و زۆر کۆمنتیشی لەسەر هات لۆ نمونە زۆر کەسێ دەڵێ وەڵە ئەوڕۆ چمە مەطعەم تودەی ئەو جەمی دەڵێم ناوەڵە حیاتم تودەی نییە تودەی جا ئەو شتانە زۆر هەیە یان وشەی گەراج باشە کە لە کوردی خۆمان شوێنی ڕاگرنی سیارە خەڵک دەڵێ لە ئینگلیزی گەراجە لە کوردێکەش هەر گەراجە بەس نا بۆ شێوێ نییە خۆی گەراژ
يعني بس أكيد بتجي يعني دي بوشة توجه وانا وتنوي انجليزي واني كرديش الله يتو بون منا قطابي فرنسي تبو بما به في زماني كردي كردوا اما چۆنی بووە خۆش بوو فێرکردنی فەڕەنسیەکە ئاکسنتەکەی چۆن بوو کە بە کوردی قسەیە کرد دەربارەی ئەو بابەتە جیالویکەوە و مامۆستا هێنێر زمانی ئینگلیزی کار دەکەم لە نمونە خەڵکی شەو بۆ کە ویستیتی کەسانی بیانی ویستیتی ئەم فێرە زمانی کوردی بن ئەو یەکلاوانە شەرۆک و باست کرد کە خوێندکارێکی فەڕەنسیم هەبوو دەویست فێرە کوردی بی و منهەجەکە و پرۆگرامەکەش لەلایەن خۆمەوە دادەنرێتن زیاتر لەبەرەوەی کە دەویست زەواج لەگەڵ کوڕێکی کورد بکات زیاتر دەویست ئەو شتانە فێربی کە لەگەڵ ماڵە خەزورانی بەکاری بێنێتن باشە بۆی جنسی عێراقیە بێ دەویست زەواج لەگەڵ کوڕێکی کورد بکات نە ئەسڵ بەعکسەوە کوڕەکە دەویست بە سەروی زاڵ بێتن بەزیانی بەس لەو بابەتەنە کوردەکەی ینی تەسەڕم نەدەکرد زۆر زیرەک بوو ئەنی دووسێ بڕۆنامی هەبوو لەو بوارەش ینی زۆر فێر دەبوو باشە ینی خوێندکارێکی ئاسایی ساعتی کەمتری وەردەگرت ئەگەر بیست با فێر ئینگلیزی بی بس ئەوە لە ڕۆژێک ساعتی زیاتری وەردەگرت لەسەر ڕغبەتی خۆی نەک ئەمن کە بە زۆر پێ بڵێم ئەو شتانە بەس لەوانەیە سەپێت سیر بێ بە زۆرجە ئەو گۆرانی کوردی لە بۆم دەگوت گۆرانی گەشتە و قۆناغا باوەڕ بکە ینی گۆرانی پێرواز حوسێن و زەکەریا ئەو دووە ئەوەندە بەجوانی دەیگوت باوەڕ کەسێگەر ببینی بخۆی لە خۆیان باشتر دێڵێتەوە هیچ وشەیەکی خراپت فێری نەکرد بڵێ ئەمە بمانەی سڵاوکردن دێ بۆی تووشی لەگەڵ خوێندکارەکانم زۆر ینی بە حەزەرم باشە ینی کە دەرسیان پێ دەڵێم ینی لە هەموو لایەنێکی دیکە شۆنێک ئەوی کە من بڵێم شتی خراپیان فێرکەم چونکە ڕنگدانی خۆم دەبێتن بەس لە بۆ بابەت هیچ داوای لێ نەکردی بڵێ فێری جنێوم بکە مەسەلەن هەندێک شت هەبوو جنێو نا بەسیانی هەندێک شتە بۆ کە بخۆی پرسیاری کردێ بە حکومی کە لە بۆ زەواجی بووە عادەتەن لە بۆ ماڵی خەزوران و خەس و ئەوانە حەزی لێ بووە کە ئەو شتانە بزانی کە بڵین پێویستیان جابیان داتەوە لیان تێ بگات چونکە عادەتەن ئەو شتە لەناو کوردیش هێتە لەناو خەڵکانی دیکەشەیە کە لە نمونە شتێک دەڵێن کە کەسەکە خەسوو لە هەموو وڵاتێک و لە هەموو شوێنێکی دنیا هەربوو خەسووە خەڵکی فەرەنسا بوو دەویست لە بەرامبەر کوردێکی بزانی دیارە لە هەموو جێک ئەو هەیە بەس لە کوردستانەیە زیاتر پرسیار ئەو شانە دەکرد کە پەیوەندی بە ماڵی خەس و خەزورانی هەیە لۆی کە عادەتەن لەگەڵ دیشەکانی ئەوش باسی ئەوەی دەکرد دۆم دەزانی بەس لێرە لە نمونە خەسوو بووکیان دش و لە نمونە بکەکە پێک نایە بەس ئەوش باسی ئەو شتانێ دەکرد کە دەویست بزانی ینی لەوانێ لێکنەوەن بەتێکی لە موشانەکەیە بە زیاترەوەی کە لایەن تێ بگەڵ بتوانین تەعامل لە چێکی سوکتر بەکارێن تقریبا باشە ئەگەر زمانی ئینگلیزی نەمێنێ ئەو بزنزە نەمێنێ کە ئێسەیەکەی پلان ئەی تۆ چییە؟ احتیمالیە بۆ کاتێک و دیزاینەرێکی یاخود براندێکی جلوبەرگی باڵا پۆشی.